بەنای خوای گەورە و میرەبان بیسەران و بیدەران لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شاد دەبمەوە. ئێستا خواست لەسەر فەرش و کۆمبار لە بازاڕەکان زۆرە و وەرزی پاییزە کاتیەوەیە کە فەرش و کۆمبار بکردرێ و هاوڵاتیان ڕوو لە دوکانەکان بکەن. جا من ئەمڕۆ لەسەر فەرش و کۆمبار دەچم بەشێ لە هاوڵاتیان دەدوێنم با بزانم ئەمساڵ زۆرێک مۆدێلە و نرخەکانیان چەندە، کامیان لە هەموو جۆرەکان باشترە و خواست ئەمساڵ چۆنە لە کاتێکدا بەهای دۆلار گرام بوو و هەروەها موچەش دواکەوتووە. ئێوە بیسەر و بینەر بن لەگەڵمان نابن. من بەشێک لە هاوڵاتیان و بەشێ لە دوکاندارەکان دەدوێنم. مشكلة فانسان ويا ماشي يغني سيارات بس سريع يونس اقرب ما بزانم ئەوڕۆ هاتی فەرش و کۆمبار بکڕی. بەڵێ زۆر باشە. چەندێک لە فەرش و کۆمبار دەزانی یان بڵێ خاوەن دوکانەکەی یەکەکی باشن و دیاریکە چۆنە خۆت هەڵی دەبژێری؟ والله حسب جارە یعنی ئێستا ناوەڵی لێ نازانم بەس پارش کڕیمان هەر ئەو ساڵیش دەیکڕین هەموو ساڵی پارچە دەیکڕین ئۆماڵێ بەس ناوەڵ هیچی لێ نازانم وەکو زانین ناوەڵە. باشە چۆن هەڵی دەبژێری؟ ئایا لەسەر دیزاینەکەیتی کە جوان بێ یان دەتەوێت یەکەکی باش بی کووە؟ والله حسب یعنی خەڵک باسی دەکە ئەوە باشە ئەوە باشە ئەمەش بە جێرێ و ئەوەی دێن دەکڕین ئینشاءالله. خەرە گوتیان چ باشە؟ والله هي درين او نوع نازم او نوعانه باللاستيقي بيدري نازم تي بيدري باللاستيق بله هرون ديلي تزانو زۆر باشە. ئەگەر پرسیارت کردبی ئێرانیە تورکیا؟ والله پرسیارم نکردی نا والله پرسیارم نکردی. نرخەکەی کووە گرانە هەرزان؟ هاي انا الحمد لله باشە زۆر گرانیە و باشە لە قەدەر ئەوەکەی خۆی. بەخۆت هەری دەبژێری مندار هەری دەبژێرن کووە؟ والله ئەوە ئیش مندارن هەر ئەوانە هەری دەبژێرن. یعنی خێزانەکە لەگەڵ خۆتی نەیە؟ بەڵێ ئەو هەری دەبژێری؟ بەڵێ يعني ئەوە لەسەر خواستی ویە کام ڕەنجی بەدرا کامەی بەڵێ طبعا ئافرەت لە مالێ زیاتر هەر ئافرەتە لە دەبژێری. وەتورکەوتی لەگە ناکە؟ نا والله کەی بخۆیتی چکە بەخۆی لە مالێ هەر لە بەرچاوی خۆیت ئەم لە سبەینێ دەڕۆمەتایە وارێ. باشە گۆتەدا من هەموو سارێ دەکڕم لەبەر چێ هەموو سارێ دەکڕی؟ ئایا دیزاینەکان ساڵ بە ساڵ دەگۆڕێ یان ئەوەیە کە فەرشەکە ئەسڵ نییە؟ نائمە ناوڕێشی باریکە يعني تقريبا بايتي لازارش سالانه ديكرين او بيز دبي بكلك نا يان ددري يان رنجي دغوري ازل برندي سالش كدين بارتش كدكرين كما هم 4-5 متر تقريبا هوايا ناوريا ماشي دا حاجي امانه تخواي بكاك باش بالشل اخوات اوروهاتي فرش كومباري دكري بخوا لك كره كما اتي ما خاني شعبتا وبينزيان هي ازل ناوريا كي دكريتن فرسكه اري بخوا ماشي فرسكه ينقو كوهر دبجيرين لسر اصليتي يعني لسر رنجي زوان والله لسهر زاني ولا صار على قدر اخو ما لسهر زاني لسهر زاني اري بخوا يعني ساك دولار جرام بو متنهاتي تاثيري كردي ونيا بخوا يا التاكسي انا هي بالتاكسي شي ده كانوا بس بكي مزبرستان هذا بهر بكري اري بخوا زور معاش ما بس تمويه كيسة دولار جرام بوا معاشش تأخير بوا اري هم معاش مالانية نا بخوا يت معاش مالانية ولا تاكسي اري بخوا ايش التاكسي ضعيف بوا اري ولا ايش التاكسي شنو مانكا نا بخوا باش اتو بيم بريدزاني فرشي اصلي كوا يان جلي بوا كودي دي كري بخوا بس اما اكبس انا ذكر اصاد انا اري والله باش فرشي باش والله عيبي انا لو فقيري لو فقير عيبني اري والله برا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بابزانم امسال تزور فرشك موديلا تندك استخواستي لسرا هاولاتيان رولا فرش كرين دكان. بله والله بخوي فرش كرين همو ساري او كاتي وقتي تي خلق دكره بس او سار زياتر خلق لهرزاني كي دكره. خلق لهرزاني دكان. اري والله. لبر راتبك راتب كمو راتبك بو جيري بيوز نادري لما هندي خرج لشتي ارزان دغري يعني مدير باشتر بو لو صار طبعا زورش باشتر ببار لو صار بازار كذا بازار كذا و خلشش با جراني دكري لبروي دولاريش استايا او دولارش بازارك زياده تيك استا بيم بري دولارش تاثير لسر فرشي هي زور تاثيري هي دولارك خلق كموسينيا دولارش جرانا كومبارش جران دبي
ئەدینارێن فەرش ئێرانیە و تمەن هەرزانە نا بە تومەن نییە ئێرانی نییە زۆری تورکیا زۆری تووش زۆری تورکیا تورکیش بە دۆلارە هەمووی ئێرانی شەر بە دۆلارە خۆ بە تومەن ناداتی ئێرانیش بە دۆلار. هەمووی بە دۆلارە لەگە دۆلار دەڕوە دۆلاری شەستی ئێستا بازارەکە تقریبن ڕاوەستای هەفتەك لە پێش ئێستا زۆر باشتر بوو دەبواە بە حیساب ئێستا کە دەبووە جمەی بێ زمەی بێرە بازار زۆر قەرەبارە بووی بەس پارەکە نییە و بازار نییە دۆلارەکەش بازارەکەی ڕاگرت خەڵکیش دەرێ کۆمباریان فەرشی هەرزانم دێ هەمووی لە شتی هەرزان دەگەڕێ بابەتی جوان هەیە بەس پارەکە نییە پێی ناکرێ خەڵک یعنی شتی جوانی پێ ناکرێ خەر نەخێر ناوەڵ ئەگەنا بابەتی جوان هەیە بابەتی جوان هەیە گران هەیە بەس نایکڕێ لە هەرزانەکەی دەکڕێ بە زۆری سادەی دەکڕی سادەکەش هەمووی لۆ سارێک دوو ساریە زیاتر بە کەرچی نایە یعنی لە بۆ یەک سار. ڕێ بدا سارێک دوو سارە ئەرێوەڵ ئەی فەرشی ئەسلی شێ بۆ نمونە بۆ 4 سار 5 سار 5 سار بۆ 10 ساڵ هەیە بەس چیا ئەوە هەموو خەڵک ناتوانێت بیکڕێ باش ئەوە فەرشی ئەسلی چی پێ دەرێ ناوەکەی چییە؟ بەخۆی ئێرانی 1200 شانەی ئەستیە باشە 700 شانەی باشە ئەوە لە فەرش لە باخی بەهشتیشی هەیە وڵی هەیتی باغی باشتیشیە ئەویش فەرشەی خراپ نییە باشە زۆریش باشە بەس گرانە ئەو فەرشانە بە هەموو کەس ناکڕێت بۆ نمونە نرخەکەی چەندە ینی زۆر گران بە قورآن ئەمە ئیش لە ئێرانی ناکەین ناوەڵی هەمووی تورکیا تووچەکان لە چەند دەست پێ دەکات هەتاکو چەندتان هەیە تورکیەکان لە 3.5 هەیە هەتا 7 ئێمە ئەیتمان $3,000 بە هەزارە ئەمە بە 1000 دەیفرۆشن بازاری مە دۆلار نییە دۆلار نییە ئەمەی هەزاریە باشە لە 3500 دەست پێ دەکات هەتاکو چەند هەتا 7 لە کرەمار ئەوەندەیە با بزانم چیهانیان 3.5 چیان 7 سێنیوەکە ئەوانەی دەرێ بۆ ئەگەر بێنە دەرێت تەمەشاکەن سادێ ئەوانەی زۆر ئەوانە فەرشە ئەوە فەرشی تورکیەوەش ئەوە تورکیا ئەوانە بە دیناری خۆمان تقریبان 200,000 ڕادۆستی ئەوە 3 بە 4 دوو بە 3 هەیە تقریبان بە 90,000 ئەوە ڕادۆستی باشە ئەوە چەند بوو 7,000 بوو نه ئەوە فەرشە فەرش ئەوە بە مەتر نیە ئەوە مەترەکانە ئەستا ئەوانە هەیە 7,000 ئەگەر ئەوە کاتن ئەوە 7,000 نیشانی بدە زۆر باشە ئەوە 7,000 ئەوانە ئەوانە بە 6,000 ئەوانە مەبەست ئەوانە بینە خواردتر ئەوانە بە شەشیە ئەوانە بە 6,000 ئەوە ئەو بابەتە ئەو بابەتەشمان هەیە ئەوانە بە 5,000 ئەوانە پاندای پێدەرێن ئەوانە هەرزانە خەڵک زۆر دەیکڕی پاندای پێدرێن بە 5,000 ئەوانە و ئەو بابەتەش باشە ئەو 5,000 لەگ ئەو 6,000 فەرقی چیە فەرقەکەی ژێرەکەیان فەرقە بنی ئەوە بن مافوری پێدەرێن ئەوە بن لاستیخی پێدەرێن بنەکەی ژێرەکەی فەرقە بەس مۆدیری شایستا خەڵک زۆر ئەوەی دەبا ینی هەم هەرزانە هەم شتێکی کوالێتیشی باشە ئێستا پاندا لە هەمیان زیاتر پاندا زۆر لە هەمان زیاتر دەڕوە ئارێوەڵە لەبەرەوەی سارەکەی مناسبە و خەڵک زۆر دەیبا کوالێتیشی باشە باشە ئەگەر بۆ نمونە خواستی خەڵک زۆر نەبوو خەڵک زۆر فەرشی نەکڕی کۆمباری نەکڕی چ زیانێک زەرەرێک بێەوە دەگا وڵا زەرش زۆر بێمە دەگا ئەمە لە سارەشی لە 2 مانجی ڕاوەستاینە 2 مانگ ئارێوەڵە مانجیدا هەتا مانجی 12 ئێستاش ئەگەر ئەوها بڕوە هەمووی زەرەر دەکات و ئەو مارە هەموو هاتیە هەموو دەمینێتەوە گەر زۆری پێدرێن ئارێ وڵاتی و خۆ هیچی بەلاژ نایە هەمووی بە پارەکی زۆر دێگە خواستی لەسەر نەبی مانای دەمینێتەوە ئێستاکە خواستەکە کمە زۆر زۆر کەمە نەکمە پێت وایە لە چەند ڕۆژی داهاتوو باشتر دەبی ئەگەر موچەکە بدرێ ئارێوەڵە باش دەبێ لەگەر موچەیە موچەکە بدرێ باش دەبێت ئەو ئەفتەی ئەو دەڕۆژێک کە موچە دەدرێ بازار زۆر خۆش دەبی موچەکە تەواو بوو بازارەکە ڕادۆستەوە زیاتر پیاوان هەڵی دەبژێرن یان ئافرەتان وەڵی پیاوەکان لەگەریان دێن بەس هەموو لە دەرێ ڕادۆستی ئافرەتەکانەی دەبژێن وەڵی لەبەرەوەی هیچیان لە دەست نمایە یعنی بەدرێوینە نا مەسەلە بەدری نییە دەرێ بۆ من نییە بۆ ئافرەتە دەرێ لۆ من نیە لۆ ئافرەتەکەی فەرشەکەش لە ڕاستیدا لە ئافرەت نییە لە هەردووشیان وەڵی دەنا هەمووی هەرچی دێ دەرێن کاکە یارمەتی بدا لەگەری هەر بژێرە ڕەنگەچی بابەتە چی لەگەر هەربژێ دەرێ وڵە عادی من نییە لۆ خۆی ئی ژنانە کاکە فەرش لۆ ئی ژنانە وەڵا ئەگەر لە ڕاستیدایی هەردووکانە جاروێ نبینی بۆ منە حاڵەتی وا ڕووبدا بۆ منە دەمەقاڵەیەک دروستبی یان بەدری نەبی بەرێوەڵا هەبووە لێرە زەلامەکە ڕۆشتێ ژنەکە بەجیمایە هەبوو ژنەکە ڕۆشتێ زەلامەکە بەجیمایە ئارێ بەخۆی ڕۆیە بەجی هێشتێ گوتی مادام لۆم ناکڕی بەدری نەبووە یان کابرا پارەکەی لۆی دەرینەی نایە بەجێرەی بەخۆی بەجێرەی پارەیە ینی پیاویشە بۆ تووڕە بۆ ڕوویە ڕۆیە لە بەرەوەی پارەکەی لۆ دەرینەی نایە لۆی نەکڕی ئارێوەڵە
یعنی هەموو ساری ناگۆڕی هەموو ساری زۆر زۆر باش بابزانم خواز لەسەرکردنی فەرش و کۆمبار بە تایبەتی کە تۆ دەستی دووت هەیە چەندێک خواستی لەسەران والله کڕیار زۆرە بەس خۆمان کەمە خۆمان کوردەواری خۆمان کەم دەکڕی لەبەرچی کوردواری خۆم هەم عازی لە نوێیە هەتا نوێ هەبی کەونی ناکە کەم دەکڕن دەست کەم زۆری عرب دەکەن مەڕەکان کەونە هەرە مەڕەکان کەونە خاوێنی خاوێنی بەوان دەکڕن باشە لەبەرچە عرب وەکو خۆت دەڵێ خواستی زیاتر لەسەر عرب زانسییا هەموو هاتینە ئێرە پارەیان کەمە وشی بلێ ئاوارەنا لۆ وەختی دەکڕن وەنێ برێ لۆ وشیمە برێن دابنێن ئێمە ڕاستی بڕک مەغروری تێدا بوو ئێمە هەرێوە ئێمە کە بە خۆت دەزانی زروفەکەی بڕک باش و مەغرور دەبی ئەو سارەکە کەم وچە نییە و دۆلار گرانە کوردەکان زیاد نەبوونە بابە کوردی خۆشمە سا دەخڕی لەبەرەوەی معاشەکە برێن بە باشی نانێری بەغدا ئەوش تاسیری کردێ لە کڕنی هەیە پێی ناکڕێ ها پێشی ناکرد کوردوارکەمە پێی ناکڕێ یعنی کورت هەیە فەرش و کۆمباری دەستی دووشی پێ ناکڕێ هەیە پێی ناکڕێ هەشە پێی دەکڕێ ئەوە شەکە لە بە خۆ دەزانی دەولەم هەیە فەقی پێی ناکڕێ دێ لەبەر نەبوونی کەونەی دەکڕن هەیە قابلێنە خاستن ئەو زروفەمان دەبین یاگەم معاشەکە هەبی تەمان ئەگە بەغدا بنێری بەڕاستی عالام ژیانی خۆشتە دەبی ئەو پارە چکو پارەکە ئێستام لە دەستەویە دەست بەغدای هەموو نفتیان لە دەستە و موسە لە خناوانە ئەگەن ئەوان نەدان ئێستاکە ئەوان ئێمە لە شێ بین نفتام لە دەستەوانە وێیان نا ئەی دەبیان ماجێ بنێری بەس نانێری بەغدا هەبە قەستەن نانێریەوە هەر بە قەستەن نەعات دەکە کورد ئەوها ڕەزیل بی والله کورد دەبی یەکگرتووبی لە هەموو چشت یەکگرتووبی مابینەوە سەر فەرش و کۆمبارەکە ئێستا فەرشەکانی تو لە چێ دەیان کڕیەوە کە دەستی دوونا ئیماران هەرمارە کوردەکان مار کوردەوە دەفرۆشنەوە لیان دەکڕ ئەو هێبرێن هەیتی باشتر دەکڕی نووتر دەکڕی کەونەکەی دەفرۆشتەوە مشکەونەکەی دەکڕینەوە زۆر باشە بەشەچیان خاوێنن بە کەڵک دێن تەمەشاکی ئەوان ئێستا هەموو خاوێنن خاوێن نارێم هەندێکیان دەبین سەرەکانیان نرخەکانیان لە چەند دەست پێ دەکات تا کوچەند والله خاصی قیاسی هەیە قیاسی گەورەی هەیە گسکە هەیە بەژێر قیاسە جۆرەکەیان 1200 شانەیە هەتا 250,000 زیاتر دەڕوە 250 230 220 ئاسە ینی خاوێنی و باشەکەیە بەریەوە زۆر باشە ئەوانەی کە دێن بۆ نمونە کوردەکان کە دێن فەرش و کۆمباری دەستی دوو دەکڕن زیاتر ئافرەتن یان پیاوان والله ینی مافوج تو زۆری ئافرەت ینی ئیشی لۆ ئافرەتانە ئەویشە ڕاستی زۆری پیا دەکری بەس کەم زۆری ئافرەت دەکڕی ئیشی ناومالش هەر ئافرەتەوە یان ئەوە ئیشەکە سلام علیکم علیکم السلام ورحمة الله وبركاته بزانم چۆن هاتی ئەمڕۆ فەرش و کۆمبار بکڕین والله بە پێوەی کە لە هەموو ساڵێک زۆربەی کاتەکان کە دەگەینەوە وەرزستان کە کومبارەکان دادەندرێن نوێ دەکرێنەوە ئەمەش بە هەمان شێوەیە کە ئافرەت داوا دەکاتن کە گۆڕانکاری کومبار بکرێتن هاتینە گۆڕانکارێکی بکەین و کومباری نوێ بکردن لە بازار زۆر باشەواتە دیزین ناوماڵ دەگۆڕن و خۆتان بۆ وەرزستان ئامادە دەکەن گۆڕانکاری دەکەین لێ هەشا لەو مۆدیلەکەی بەسەر چوە گۆڕانکاری دەکاتن ینی بۆ نمونە ئەو ساڵ چ مۆدی لە کاتە دەرەکەوتواتی بیکڕی بەخوای مۆدیل لە ڕووی ڕەنگەکان و جیاوازی بۆگەنار کومبارەر وەک خۆیتی بەڵام بەڕاستی گرانە هەرێوەڵە باشە پێم بڵێ نرخەکانی چەندە کە دەڵێ گرانە بەخوای نرخەکان ئێستا یەکمان داوا کرد داوا یازدەی دەکرد مەتری 11,000 هەندە چیا بوو بەعافتی بە 6 شە بوو بە 5 شە بوو باشە لێت پرسی جیاوازی چییە بۆ هەندێک بە شەشە بۆ هەندێک بە نەوەیەتەکە هەیە باشە خراپە زیاتر خۆڕا دەگریتن بەڵام بەڕای من بە گشتیوا باش خەڵگەوەی بەکاربینی ئەوەی کە مدەتی کەم چکە ئەگە بیکرد بە پارەی زۆر خۆڕەنگە تۆ تا 10 ساڵ بەکاربینی لەوانێ 2 ساڵ 3 ساڵ گۆڕانکاری تێدا بکەیت هەموو سارێ کۆمباری دەگۆڕی ناوەڵە هەموو ساڵی تا کومبارەکە تێک دەسێزە یەلا
هەتا ئەمر دەکەن ئەگە لە ماری وەک خۆ دەڵێ ئەمر لە سەکراگوتی ئەو سارەوە مۆدیلی ڕۆیە کە ئەمر کرا و ئەگە باری دارایی باش بوو ئەو کاتی حتمما دەوی جێبەجێکەی ئەگەر هەیە کێشەش کۆمەڵایەتی ڕوویدا ئینشاڵڵا کێشە ڕوونادا پێم بڵێ زۆر باشە پێم بڵێ خۆت ڕەنگەکان هەڵدەبژێری یان خێزانەکەت هەڵی دەبژێری بەخوای بە ئینتیفاقیار دوو لای بەڵامی دی کاری ناوماڵ کومبار و زۆر شترەیە وا باشە ئافرەت خۆی تەداخڵکە چکە جاروێە ئەگەر هێشتەکەم کڕیوی لە ماڵێ کە چیۆ مارێ دەرەوە بەدری من نیە ئەو ڕەنگە نەبا ڕەنگەشکە بە ئیدلۆ کات تووشی مووقیفە دەی خۆشنی ئەم باوەڕەتی خۆی باشە پێدوانە جاروێ میێوانیشتان دێ میوانەکە دەرەبریا و فەرشتان نەکڕیبایە نەوەچی ترتان بکڕیبایە وڵی سوپاس بەخوای گەورەمە یاسایەکمانەیە لە خۆمان دەژین ینی لە خودی خۆم و خێزانەکەم لە بۆ خەڵکی ناژین ئەجا ئەوەی بەدریتی دەتانیم چی لە خۆ ڕەنگە چاو بکرێت لە ماڵی یان ئەوەی بەدرینە ئەوە دەتان لەگەم گفتوگۆی بکە ئایا ئەو ڕەنگە بەدری توێنە کە گوتی ئەم بەدرینە دەم لە خۆم کڕیتم دەتانی کات و کڕیت لەو ڕەنگە نەکڕی ڕەنگەچی جیاوازتربی بەڵام دەبی ئاگاداری دڵی میوانەکەش بی دڵی نەشمان دەبی بەس بە شێوازش جوان بەڕووی بەڕووخۆشی نەک بە شێوازەوی کە دڵ بشێ جاشکە نێتەوە ئەوێ ئادیە زۆر باشە ساڵی پار کۆمبار نرخی چەند بوو ئەم ساڵ بە چەندە بەخوای ساڵی پارەکە نهاتیم بزەبت سعرەکەی نازانم بەڵام دوکاندارەکان ڕەنگە باش بزان کە سعرەکەی چەندە بەڵام لە ئێستادا لەو بێ پارەیەکە بۆ خۆتانزان موچە دواکەوتووە حیساب کە هەر نییە بەڵام نرخەکەشی بەڕاستی گرانە تازە کومبارمان کرد هەر لەگەڵ برای دەمەک لە مەعامەلەدا بووین بە پێنجی و گوتما شتێکمان خاتر گوێ نەبوو هیچ بە 450 نەیدا ئەرێ وەڵا هێز مەجال نەبوو سڵاوی خوار لێبی عليكم السلام ورحمة الله ممنون الحمد لله سپاس بابزانم ئەم ساڵ چۆنە هاتی فەرش بکڕی ئایا تۆ لە فەرشەکان دەزانی یان بەپێی دیزین و بەپێی جوانەکەی دەیکڕی والله لە فەرشەکان دەزانین بڵێ بەس بەپێی دیزین و ئەو ڕەنگە کە دەمانەوێت کە لەگەر ئیمە دەگونجێەوە زائیدەن ئیمکانیاتی خۆمان کە خەڵک بەگشتی ئێستا لەبەر بێ موچەی و کاسبی کەمەوە ئیشکار کەمە ینی لە شتە وەسەتەکان دەگەڕێتن سعرەشی ینی ناتوانین هەموو سعرەشی بکردن مناسب بڵێ بەس مساعدەش وڵا کاکەریز مساعدەی نەکردین لێرە وەکو مساعدە بەس باش والحەمدولله ئیشەکە پێکات باشە پێم بڵێ کام فەرش کام کۆمبار زۆر باشە یان تو لی دەزانین ئەو فەرشیان زۆر باشە ئەگەر پارە هەبێت ئەویان دەکڕی وڵی وەکو لێزانین تاوە نازانین بەس وەکو باشی پاندا باشە بەکارمەهێناوە پێش پاندای پێ دەڵێن سعری 5,000 ینی سعرەی وەسەتە زۆربەی خەڵک دەتانی بکڕی باشە کۆمبارەکان خۆت دەیان کڕی خۆت هەڵیان دەبژێری یان خێزانەکە دەڵێ ئەوە جوانە و ئەومان دوێ وڵی بە اختیاری هەردووکمان هەڵمان ژاردیا اختیاری زاڵە ئیوی زیاتر ئیمن سەتا چ لە ئیوی شێستا خواستی لەسەر چبی دەبی طبعاً ئەرێوەڵا لە بەرەو ئیشیوان ئەوان زیاتر هەم شوشتن و دانان و ڕۆژانە لە ماڵ و پاکردنەوە شتانە باسی شوشتنت کرد چەند لە شوشتنەکەی هاوکاری لەگەری دەشۆی وڵا لە شوشتنی ئەمن لە ماڵێنی ماگەن هاوکاری دەبم بەس ئالا هەلگرتنەوەی هاوکاریمە ئەوانیش پێویستیان بە هاوکاری هەیە تاکی لە بەرەوەی فەرمودەی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم پێویستە هەمومان هاوکاری خێزانەکانمان بین و لە کۆتا ماڵئاوایشی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئومەتەکەی فەرموویە ئاگاتان لە خێزانەکانتان بێت ئێمەش ئینشاءالله بەپێی توانە و بەپێی ئیمکانەت و مەسئولیەتی سەرشانمان هەم دین هەم دنیایی هەتا ڕاددەشی و فەرموودە جێبەجێکردین ئینشاءالله ئەو فەرشەی کە دەیکڕی تورکیا یان ئێرانیە واللهی نەمپرسی تورکیا تورکیا تورکیەکان باشترن یان ئێرانیەکان ئەوەی ئەمە بدیتمان باشە تورکیا ئیرانیەکە نەمبردیا ڕاستی هەموو ساڵێک دەیکڕی نا ئەوە تقریبان 5 ساڵ دەبی ئەو سال دەیگۆڕین الحەمدولله باش ساڵانە ناگۆڕین هەم زیادە ئیسرافیە هەم وەکو ئەوژ نیە برێن لەگە مۆدیلات بڕۆین و زائیدەن لایانی ئیمکانیەتیش تەماشا دەکەین
پێ وانە مرۆڤ ئەگەر مرۆڤ ببوورە ئەگە بەردەوام لەگەڵ مۆدل بڕوازەرەری پێدەگەڵ بارێ وڵا زۆر ئەمن بەڕاستی ینی داوا لە هەموو ئافرەتان دەکەم ینی بارگرانی و قورسایی لەسەر پیاوەکانیان دروست دەکەن خاستن لە بۆ ئەو سەردەمەی ئێستا هەم شتەکان گرانە هەم موچە نایەتن ینی بارگران نەبن لەسەر هەم پیاوەکانیان هەم لەسەر ماڵی شتەکان بەگشتی گرانە ینی ناکرێت ساڵانە تو کومبار بگۆڕی ئێستا 5 ساڵ لۆ 6 ساڵ دەسی کومبارسی تورکیمان کردبوو ئەو ساڵ دەیگۆڕین ینی ڕەنگەکەی تێکسوە تووشی زۆرە لە بە هەندێک ئەگەنە ئەویشمان نەدەگۆڕی خواز لەسەر فەرش و کۆمبار ئەم ساڵ چۆنە چەندێک هاوڵاتیان دێن دەیکڕن یان ئایا بەرزبوونەوەی بەهای دۆلار کاریگەری لەسەر بازار هەبوو کاریگەری کردێ لەسەر بازار لەبەرەوەی 3 بە 4 و 3 بە 5 هەیە مەسەرەن نەوعی هەیە هەیە بە 900 هەیە بە 100 ئەوە نەوعیەت هەیە چەند وەرەقەش بەرز دەبتەوە بازارەکە کەس دەبی کەس دەبیتن لەبە وەرەقەی فەرق دەکا بازار یعنی ئەو ساڵ لەگەڵ ساڵی پار فەرقی زۆرە فەرقی زۆرە تاوان دەبە وەرەقەی دۆلار بەرز بیتەوە بازار کەس دەبی خۆ پێم بڵێ ئەی دواکەوتنی موچەش کاریگەری لەسەر بازار تاوان ئەویش کاریگەری کردێ لەسەری ئەگەر پارە هەبی لەبەر شاندێن تشتی دەکردن ئەگەر نەبی نایەن ناوە نایە باشە فەرش و کۆمبارەکانی تو ئێرانین تورکین چ زۆرێکە هەموو تورکینە تورکیە پشتی قایشە هەرزانترە بەس هەیە مافورە ئەستورترە لەوی ئەوان گرانترە سعری پشت قایش چییە ینی پشت قایش تەنکترە لۆ سەر مەسەن موکێت و ئەوانە دەبی بەس فەرشەکە احتیادیە لەسەر کاشیدا دەنێ ئەستورترەوە 3 بە 4 باشترەوە نرخەکانیان لە چەند دەست پێ دەکات وڵی مافورەکان نرخی لە 200 هەیە هەتا 170 3 بە 4 3 بە 4ەکە بناسخەکەش ئەوانی سعریان هەیە لە 100 هەیە 3 بە 4 هەتا 900 باش ئەوانە ئەسلی و عادی هەیە ئەی تاان هەیە ئاسی هەیە پشتی بڕک تەنکترە هەیە پشتی ئەستورترە ئەوەیە ینی مشتری دەتوانێت دەزانی مشتری هەیە تەماشا دەکە پشتەکەی فەرقی هەیە پشتی ئەسیە پشتی عادیە مشتریتان هەیە هەموو ساڵی فەرش و کۆمباری ناماڵی بگۆڕی هەیە تامان هەیە ئەویش هەیە ساڵێ جارێک دەڕۆی هەیە مەسەن 2 سال جارێک دەگۆڕ ئەوەیە ئەویش هەیە زۆر باشە پێم بڵێ بە کورتی هیواتان وایە لە چەند ڕۆژی داهاتوو خواستی زیاتر لەسەر بیتن تاوان ئەو بەخۆی مەوسمە ئێستاکە لەوانێ ئێستا مانگە چیتی بازار خۆشتر دەبی فەرق دەکات ئەگەر موچە هەبی ئەگەر موچەش نەبی بازارەکە کەس دەبیتەوە چکە بەشێک لە فرۆشەران دەڵێن ساڵی پار ئەو کاتانە کڕیارێکی زۆر هەبوو وەی ڕاستە کریار هەبوو بەس ئێستا لەبەر بەرزبوونەوەی دۆلار کڕیارەکە کەمترە زانم ئەم ساڵ چ مۆدیلە چ شتێک خەڵک زۆر دەیکڕێ خواستی زۆر لەسرە وڵای ئێستا مۆدیلی ئەو بریلاندانەیە ساڵێکی خەفیف ینی سوچ شەوەزنی تقریبا 6 کیلۆنی و 7 کیلۆ دەرەچی 2 بە 3 نرخەکەی چەندە دەوری 55 دەورێ 2 بە 3 6 مەتری بەڵێ باش ئەسلی و عادی هەیە ئەو ئەسلی دووەی هەیە دەرجەیەک و دەرجە دوی هەیە هەیە بە 45 هەیە بە 50 دەرەجەیەکەکە خەڵک چۆن بزانێ دەرەجە دوو چۆن بناسێت کەمترە وەزنی تقریبا 200 غرامی فەرقە 100 غرامی فەرقەوە مەتری یعنی هەموو ساڵێ هەمان دیزاینە یان ساڵ بە ساڵ دەگۆڕێ نەخش دەگۆڕێ سار بە سار ماوەمەوە دەگۆڕ نەک سار بەسات ماوە نەخش دەگۆڕێ نەخشی نوێ بڵێ بۆ نەکریارتان هەیە هەموو ساڵی بێ فەرشێکی نوێ بباتن هەیە ساری هەیە 6 مانگ جارێک دێتن هەیە ساری جارێک ئەوسە ئیمکانیت پێم خۆشە بەشێک لە مۆدیلەکانم نیشان زاماتەنەیە نەخشی هەموو نەخشی زۆر جوانی تێدا هەیە قیاساتیشان هەیە بەخۆی 2 بە 3 ئەوە ئێرانی نەیان تورکینە هەمووی ئەوانە بریلاندە مارکەی 2 بە 3 هەیە 2 بە 3 بە 4 تورکیەکە باشتریان ئێرانیەکە ئێرانی باشترە بەس ئێرانی بریلان هە تورکی هەیە بەس لە مافور ئێرانی هەیە بەس لە بنقایشانە ئێرانی نییە بەڵێ لەوە دەرەجەوە نوعشکەش هەیە سینی پێدەرێن پشتی ڕەشە فەرقی لەگەوانە بەڵێ سینەکە بەسەوانە تورکینە تا 3 پێنجیانی قیاسی ئاخی گەورەی بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە هاوڵاتیان و بەشێ لە فرۆشیارانی فەرش و کۆمبار بوو
بەشێ لە فرۆشاران دەڵێن ئەمساڵ لە چاو ساڵانی پێشوو خوازە سەر فەرش و کۆمبار کەم بووە لەبەرەوەی لەلایەک دۆلار گران بووە لەلایەک موچە دواکەوتووە ئەمە ژوای کردووە وڵاتیان کەمتر بێن فەرش و کۆمبار بکڕن و فەرش و کۆمبار ئێستا وەرزیتی ینی دەبواە لە چاو ساڵانی پێشوو ئێستا بازارەکان زمایان بێ بۆ ئەوی هاوڵاتیان ناوماڵەکەی خۆیان نوێ بکەن و خۆشیان بۆ وەرزی زستان ئامادە بکەن بەڵام بەداخەوە ئەوەی لەبەر باری دارایی هاوڵاتیان ناتوان وەکو پێویست فەرش و کۆمبار بگۆڕن و هەرشیانە هەموو ساڵێک فەرشی ناوماڵ دەگۆڕێ کۆمباری دەگۆڕی دەڕێ ئەمساڵ ئەوە مۆدیلە ئەمساڵ مۆدیلێکی نوێ هاتە دەرێ ئەو مۆدیلەی پار بەسەر چووە زایواخوازم ئێوەش فەرشێکی جوان و باش بۆ ناوماڵی خۆتان ڕابێخن ئەگەر فەرشی مارێشتان عیبی نییە دەستکاری مەکەن و باوەکو خۆی بێت تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ